بەڕێزانە و کاتتان باش ئێستا قسە و باس لەگەڵ کەسایەتێکی هەرچی دەکەین کە ئەڵێن باز لەوە دەکرێت بەشێک لە قەزای خەبات کۆنتڕۆل کرایان هەرچیەکان هاتوونەتە سەر شەقام ناڕەزایەتی دەردەبڕن دژ بەو کۆچکردنەی خەڵکی لاجان کە هەمان شێوە و ڕەفتاری بەعسیەکانە بەرامبەر ئەو خەڵکەی هەرچیەکان ئەڵێن قبوڵمان نییە وا لەگەڵ خزم و کەسوکارمان بکرێ ئەوە ئەنفالە لەو ڕوانگەوە ئێستا ئێمە دێن قسە و باز دەکەین لەگەڵ کەسایەتێکی دیاری هەرچیەکان کاک عەبدوڕەزاق هەرچی کێشێک لە شۆڕژێڕەکانی هەرچیە دەنگێکی ئەڵێن لە کەلەچین با پارتی بێ لەوێ نەک تەشقەڵە بە ئەوە بکە ئێستا جەڕەسیلۆ لێ دەین هاوڕێیان ئێستا جەڕەسیلۆ لێ دەین ئێستا ئەڵێن چەند شوێنێک لە کەلک هەرچێکە هاتوونەتە سەد ئەو یەک دەقا قەتعی کرد بە پێی ئەو زانیارانەی درایتە من هەرچەکان خۆیان بەستاوە دەبین کا خورشید هەرچی هاتیتەوە مەیدان هەڕەشەی کرد حەیدەری برای هەڕەشەی کرد ڕەوشەکە ئالۆز بووە بە هیوان نەگاتە ئاستی خوێن ڕشتن بە ڕێگایەکی مەدەنی پارتی چارەسەری ئەو شتە بکە ئەوە هیچ ئازایەتیش نییە لەو پارتی دیموکراتی کوردستان ئەو هەموو هێزەی هینایتە سەر ئەوە ئەو خەڵکە ڕەش و ڕووتەی ئەوە تەواولۆی بکەینەوە کردیەوە کاک ڕەزاق چۆنی باشی؟ سەلامەت بی مەمنون. ئێستا تو لە ناو لایڤی کاک ڕەزاق نوێترین هەواڵ لە کەلک چییە و ئامانستان چییە لەو خڕبوونەوەی کام بەڵێ لە قەزای خەبات لە هەموو لایکووە نەکرد هەرچی هەم خەڵک هەستاوە لە چێن دەر و چێن دەر لە هەردوو جسری کە بەرەو دهۆک دەڕواتن بەرەو مووسری دەڕواتن باڵێ هەردوو جسری بەرەو مەسفای کار گیراوە مەسفای کە بەێ مافرەقی کەورگۆسی گیراوە مەفرەقی تۆبزاوە گیراوە ئەو جماعات وە لە سەخەتە لە بادینانیش هەستان بەعام لە بادینان هەستان یعنی بە پێی ئەو زانیارەتی لە هەموو کوردستان هەرچەکان هەر شوێن دەرەنجە بۆ هەڵساون کاک ڕەزاق ئامانستان چییە داخوازیتان چییە؟ داخوازیمان تەنها ئەوەندە بۆ نەمان دەهێش بگەتە ئەو ڕادەی کە سوکاتی بە عەشیرەتی هەرکی بکرێتن ملەتەی بکرێتن بەڵێ ئێستا مادام گەشتە ئەوەی کە سوکاتی ماڵ و منداڵ وەکو ساڵی 91 ماڵ و منداڵ ئەنفال ببن بەڵێ یعنی غیرەت تاکەین بەڵێ کەرامەت تاکەینێ کە کەرامەتمان چۆ بمێنین باشترە بەڵێ بەداخەوە زۆر زۆر بە شەرەفترە نەگەر کەرامەتی ما بشکێتن ئەوە سوکاتێر هیچ کاتێک لەگە توندوتیژی نەبووینە بەڵام هیچ کاتێکیش لەگە قەدری نەبووینە قەدرمان پێ قبول نییە بە هیچ شێوەیەکی قەدرمان پێ قبول نییە یان ئەوەیە دەمرین یان ئەوەیە ئەو قەدری قبول ناکەین بە هیچ شێوەیەک کاک ڕەزاق لێرەوە بە هەرچیانی کا قادر مساعدەم بکە من لێرە بە هەرچیانی دەڵێم ڕابنگەری هەرچیا بەڵێ ئەوڕۆ ڕۆژە خیرەتەیە بەڵێ هەر تشتێک بێتە سەرە هەرکیە بەڵێ شەرەفۆمە هەرکیە هەمیوا یەکە بەڵێ خیرەتەمە هەرکیە هەمیوا یەکە بەڵێ وەس حەزباتیە بینن وەس حەزباتیە بینن ئەوڕۆ ڕۆژە حەزباتینی ئەوڕۆ ڕۆژە خیرەتەیە بەڵێ ئەو خوشک برایەت مە یێ لازانێ یێت ئەو ڕۆکە ئەو کارە سادە بسەر هاتە ئەم نزانی کاسە حیزبەکەن مە عیلاقە حەزباتیێدانە مە عیلاقە هەرکیاتیێدا بەڵێ مە هەرکیاتیێ وێ خۆ یەکگرتن مەوێ خۆدیتە ئەم یەکگرت بینە هەر مەوزوعێک هات بیتن ئەم یەکگرتن بینە لۆکەژی ئەم یەکگرتنین ئامادەینە ڕوحا خۆ بکەینە قوربانی بۆ برایەت مەیەت لازانی بۆ خوشک و برایەت مەیەت لازانی هەگەر کەرامەتە وان چۆ بڵە کەرامەتەمەژی بچیت هەگەر ئەو هەنە شەیدکردن بەڵامژی بینە شەیدکردن بەڵێ ئامادەینە 100 جارە ڕوحا خۆ بکەینە قوربانی برایەت مەیەت لازانی ئەوژی شەرەفۆ منە ئەوژی کەرامەتە منە ئەوژی خوشک و برایەت منە بەڵێ
مادام کرامت آوان شو بلا کرامت آمشی بچی مادام او ها نشهید کردن به هزا که پارتی اینایا سخوش که برای ملازاره برامشی بین شهید کردن ما او اگر امنه هین شهید کردن شی او مانام یا حیزاتی ام حیزاتی ببینین بوما به شرفیه چه چاوگم ده بره خدای نخلکی چه چاو خوش که برای ما ظلم لبیتا کردن برسی تینی در پدر ببن و سرمایه دوزستانه ام بسو بابین به شرفیه بوما هگا ام خوبینی به اخلاقیه بوما هگا ام خوبینی روحا ما یالسر روحا خوش که برای ما والله والسكاتية بهمو كرد بهمو كرد سوقاتي حد سوقاتي شي سودر بله حد كرامشكانه سودر و بي حميد اشتاق بله يعني چه قوميه ويقولي هنقول دي نفر راده سينغول كاين 5 نفر راده سينغول كده وهنقول يقولي تشك راده سينغول كده يعني زياده سيديكا بس اوانا برنامه وانا اويا كرامته هيكيا بشكينن بله كرامته هيكيا شي پشت خوده هیچ کسی گناه داشت کندن چون که هر کی به وجدانی نه هر کی غیرتن هر کی به وجدانن بله غیرت ما همین هر کی هایی که ام نه کسی گشتین نه ام حسابه با کسی که گن که چاوله بی قدر علمت کردن روحا میال سر روحا براید میاد ید لازانشی آماده این خوب که این قربانی جانا ما بوچیا جانک بید شرفا خوش کامن و برای ما بچیدن جانا ما بوچیا من او جانا بوچیا چه چاوک سبایی ده بره خودم مخلکی خلق ده چه بیشتر من نویرم یک قصه بکم نکویزم مقصدا من هر ازم هر کی هبیدن همو کرد خو او سکاتی هر چی به شکل کرد و او سکاتی هر به هر چی نیه به همو دنگ خلق که وکو صدام پارتی هزی هنا خلق در بدر دکه خو صدامش که خلچی را گون در دکرد همه شد بو شکو گمان تیدانیا که قادر از لیره دا لایفه دا از داول همه عشیرت دادیم اگر پیشگیری هرکیا نکن والله دی هرکیا سروانه بله به گمان واسه هر عشیرت اک بیتن سوران و بادینا سورانی یا بادینی باش بزانن که کرامت هرکیا هاتش کاندن که او کرامت سرگرد والله و بالله و تالله سر هر عشیرت کیا دبیت از هاش کاندن با همین عشیرت کی داول همین عشیرت کم همین شاروش که رابن بله کرامش کاندن بس مادام مدی که اوه هزی وجدان نبی برانبرو خوشکو برایت مرد تینی و برسی یعنی سقط نودا پیرمرد اختیارت نودا یعنی چه وجدانه که والله صدام اوانکی بیا والله صدام اوانکی بیا اوات کن صدام نکریا باشه داخل چیان کاک رزاق یعنی پارتی هێزەکەی منسوور بازانێ چی لەو خەڵکە هەژار و بێچەکەی دەوێت کە ئەو هەموو باجەرەی برتە سەر ئەو خەڵکە هەژارەی دەربەدەری بەڵێ تەنها مەبەستاوان ئامانجاوان ئەوەیە دژمنت عشیرەتە هەرکیانە بەڵێ یعنی کە 4 نەفەر هاتنە لاناس خۆپێشاندان کرد پێویست ئەنفالێت کردن تو ئەنفال بکەی لایفێتەوە داوای UN کم داوای مافی رخراوت مافی مروف کم بین سرخط داوای بغداد برسید بغداد کم بله بین سرخط سر رای اوا ظلم الحرکات کن سر رای ظلم الهمی کردگید کن بله دزیه کن بو کس نیه بیشیدن بسه گیجی بکردن بو کس نیه یعنی اوانه دویتن ضربی بهیز دهات ملت بخون کس نویری چه قصه بکرد کس نویری داوای مافی خوب کردن هنده زیادت سیدی که چه ده بهده قبیل کردن بله دنیا با صدام حسین نما که امریکا صدام حسین تسیا جوای چله هات بله اوانه هکا بویتن ضربی بهیز ملت هیزه تگناسی هیز ملت هیزه تگنات شو هر هیز و ملت تگ شوی بله کاک رزاق سر و شکل چه دایه یعنی وضع این گولگه پارتی لخبات هێزی پارتی لە خەبات هەیە هیچ پێکدادان ڕوویدایە کەمە هیواداری ڕوو نەدا نەخێر هێشتا پێکدادان دروست نەبووە بەڵێ ئەی ئێوە لە خەبات لە چ شوێنەکەن ینی بە چەکەوە هاتینە سەجادا و کۆڵانەکانتان گرتیە ئێمە ئەو خۆپێشاندانە ئێمە دەکەن بە شێوازێکی مەدەنیانەیە چۆن ئەی ئەگە پارتی هات ئەنگۆی گرت چۆن وەڵام دەدەنەوە شەڕ دەکرێت یان ئەوە تا بەنمونە ئەمانستان چیانی سکو پارتی هێزێکی زۆری لە دەستان هیچ هێزێک نییە بتوانێتن یەک منداڵی هەرکی دەستگیر بکرێتن هیچ هێزێک نییە بەڵێ لەبەرەوە ئەگەر ئەوان هێزیان هەبێ ئێمەش هێزمان هەیە ئێمە ناجارێ داوای
هێز ناکەین داوای هیچ شتێک ناکەین بە هیوای نەبێتە شەڕ بزانێ حەدەسەکان دەگەنە چ ڕادەیەک باشە لەو دوو ڕۆژەی گەشتە هێز بەڵێ فەرموو سەردنی خۆمان هەدەبژێرین بەڵام حەسەب بۆ هێز ناکەین ئەگەر ئەوان بیانەوێتن ئەوان بە هێز جوابمان بدەنەوە ئەو کاتیش دیار دەبیتن بەڵێ کاک ڕەزاق لەو دوسێ ڕۆژە یەک دوو دانیشتنتان لەگە بارزان قەساب و ئومێد خۆشناو کردیە داخوازیوان چییە بە کوێ گەیشتن ئەو شتە لە ئومێد و بارزانان گەورەترە بەڵێ نە ئومێد خۆشنا و نە بارزان قەسابیش ئەو شتە لە دەستەوان دەرچووە لەسەرەوەی وانە بەڵێ ئەوە لە دەستەوان نیە کە قاوان بڵێ وڵای ئێمە تەداخلی تێدا دەکەین بە شێوە بەس نوێنەریانن ئەوان نوێنەرن بێگومان شێوازێکی یاسا ئەو شتەی تەواو بکەین ئەوە تەواو نابیتن بەڵێ تو ئەگەر هێزت بێت تو هەمەرت بێت تو بازێڕت بێت بۆ سەر منداڵ لە چ گوناحی هەیە ئێستا من ئەگەر من تاوانبار بم کاگە من تاوانبارم منداڵەکەم چ تاوانێکی هەیە دایکم چ تاوانێکی هەیە خێزانم چ تاوانێکی هەیە بابم چ تاوانێکی هەیە نانە بۆ گوند دەردەرکرێ وەکو سەردەمی سەدام لۆ خەڵکی گوند دەست ناپارێزن لە هیچ کەسێکی باشە ئەوانە حەساب بۆ منداڵ ناکەن ئەگەر حەساب بۆ منداڵیان کرد بە فەرموو بە چاوی خۆت ببینە دەیان کەناڵ وا لەناو ئەو خەڵکەیە کە ئاوارە دەبیتن یعنی بۆ لەبەر چێ کاگە تو حەقت لەسەر پیاوە ئەگەر پیاوە تاوانبارە دەستگیری بکە ئەگەر پیاوە عەمل قەبزی هەیە یا وەکو بڵێ لە دژی بەکار بێنە بەس منداڵێکی ساوای دو مانگە و ساڵێک و 2 ساڵ چه تاوانەکە خاوەن پێداویستی تایبەت کاکەوە من ژانم گرت چاوم بە خەڵکت خاوەن پێداویستی تایبەتە لە گوندی خۆی دەردەکرێ بەجددی مناڵە ژنە یعنی کابرا خەزمانە هەردوو قاچی پێوە یعنی تو ویجدانت ئەسرائیل ئەوە بەرامبەر غەزای کردیە ئەسرائیل ئەوەی بەرامبەر غەزای نەکردیە منداڵێک دەنا مەسعود بارزانی دەرێم فیدای کوردستانم خۆم پێ خزمەتکاری خەڵکە یعنی کەچی ئێستا وەکو سەدام وەکو داعش بەناو ئەو خەڵکەی کەتی نابا با فیدای کورد نەبیت با فیدای کوردستان نەبیت با هەرواز لە کوردستان بینێتن با خەڵکی کوردستان ئەنفال نەکات با فیدای کوردستان نەبیتن بۆچی فیدای کوردستان بەرامبەر کێ فیدای کوردستانە نانەوەکو دروشم وە دەڵێ بە دروشم دەڵێم پێشمەرگەی کوردستانم بەڵێ بە دروشم وا دەڵێت بە عملیش بە چاوی خۆمان دەبینێت چی دەکەن بە دروشم نابێت بە عمل دەبێت بە عمل بە چاوی خۆمان دەبینێت چی دەکات بەڵێ کاک ڕەزاق عمل لەکوێ بەڵێ کاک ڕەزاق کاک خورشید هەرچی و کاک حەیدەری برای هەم کاک خورشید پەیامەکی شۆڕش جێڕانەی دەرکردیە ئەڵێ ئێمە قبوڵمان نییەوە لەگە هەرچیەکان بکرێت کارەساتی لە دوو دێتن هەم کاک حەیدەری برای ئالوگۆڕ ڕوویدایە یعنی تا دوێنێ بەڵێ ئەتوو کە کەسی نزیک چیوانی بەڵێ بڵێمە تو سەدان کەس ئێستا بڵێ هەر لە لایەکی سەدان کەس و هەزاران کەس کۆبووینەوە یعنی ئێستا لە بەردەڕەش بەڵێ ینی هەرچیەکان لە هەموو شار و شارۆچکەکانی کە لێ بەڵێ خەلکی دەرەوەی هەرچیەکانی عەشیرەتەکانی دیشە بە تایبەتی لە قەزای خەبات هاوسۆزن لەگەڵتان پشتگیریتن بەڵێ بێگومان ئەرچی هەموو دەنگەکە کاک ڕەزاق بە ئەمنە قسە بکەم هاوڕێیان ئەوە ڕاستە بەرامبەر هەرچیەکان دەکرێت بەڵام بەرامبەر کەرامەت یەک بێکی هەمووشمان دەکرێت ئەوە هەر تایبەت نییە بە هەرچیەکان تکایە ئێمە وە بکەین شەڕی هەرچی و پارتیە نەخێر شەڕی مەسەلەی سیستەمە لە بەرامبەر عەشیرەتی هەرچی فەقیرانە لە زێدی باو باپیریان دەکە ئەرچی هەمومانە لە پشتیان ڕابوەستین هەرچیەکان بەغیرەتن هاتینە سەجادە ئەرچی یەک بێکمانە لە میدیاکار شەرمە لە بۆ میدیاکار لە بۆ حزب لە بۆ ئەو هەموو میدیایە ئەو کەیسە گەورە نەکەن خەڵک خۆ پیشاندان نەکە خەڵک ناڕەزادی دەرنەبڕی ئەوە سیستەمە بەرەم هەرچی بەشەکن لە کورد هیچ شەڕی هەرچی پارتی نییە شەڕی کوردە لەگەر دەسەڵات شەڕی خەڵکە لە بەرامبەر پارتی بەڵێ حەزەکەم بەڵێ کاک ڕەزاق ببورن هاوڕێیان دەنگکە پچرە هاوڕێیان تکایە یعنی مەیکەنە شەڕی هەرچی پارتی ئەوە غەدرە ئەیتر هەرچەکان ئەو غەدرە قبول ناکەن ئەرچی هەمومانە لە پشتیان ڕابوەستی بلە کوێ بووە
یعنی سەدام خەڵکی دەربەدەر کردیە ببورن ئەو لۆ یەکەمەوە سەدام خەڵکی دەربەدەر کردیە داعش دەربەدەری کردیە کاکە کو دەکرێتن ژن منداڵ لە گوندی باو باپیری خۆی ژەهری لۆ دەنێری های لایف دەژی نەفتەکەی لێدە دزی خەڵکی مەندیقەکە هیچ شتێکی بەدەست نییە لە ژەهرەکەی دەربەدەریشی بکەی بڵێ نابی قسەش بکەی قسەش بکەی لێ بیگری تا ئێستاکە بریندارەکانیان بۆ زانیاریتان بریندارەکانیان هەر هەموو زیندانین درای نەدادگا 15 کەسیان زیاتر چیرایە هەمووش درای نەدادگا لە کاتێک لە نەوتیشان لێدا ئەوە دەبردرێ نەوت و غاز و یعنی جیقنەکە لە بۆوانە هێلکەکە لە بۆ خۆیانە کاک ڕەزاق بەڵێ شەبەکە قەدح بوو لێرە شەبەکەی قەدح دەکەن بەڵێ من حەزەکەم لێرە بەدوو دێر وەکو بڵێ جوابت بدەمەوە بەڵێ دوایین قسەت بەڵێ یەک دوایین قسەی یەک هەرکی عەشیرەتێکی خۆش باوەڕە هەر حزبك دوو قسەی خۆش لەگە عەشیرەتی هەرکی بکە دێتە خەت بەڵێ چونکە وەکو بڵێ ڕاستە عەشیرەتەکە خەیانەتی نییە عەشیرەتەکە لەگە هەر کەسێکیدا بیتن بە پاکی لەگەریدایە بەڵێ بۆیە ئەوەش ئێستای ئەو بازەی ئێستا ئامادەدەین دلسافی خۆمانە سەردەمی دلسافی نییە سەردەمی حاشایەک درۆ کلاوات و خەیانەتە بەڵێ دواتر ئەو گوندی لازانەی ئێستا کە هەرکیەکان لێ ئەنفال دەکرێن ئەگەر کاکە پارتی ئەو گوندەیدا بیتە لازانیەکان و هەرکیەکان دەستیان خۆش بیتن با بڵێن کاکە گوندی خۆمانە پێشتر ئێوە و ئێستا لێتان دەستێنەوە بەڵام ئەو گوندە گوندی محەی ڕەحمەتیە کە بە هەدیە دایت بەڵێ ئەلۆ 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 باشە بەڕێزان هاوڕێیان پارتی ملکی باوکی نییە ئەو گوندە ئەوە خاک ئەو حکومڕانیە یعنی هەدیە نییە دایکە خەڵک و ئەوە لە سەردەمی بەعس ئەو گوندە هەبووە لە بۆیان نییە دەربەدەری بکەن نە پێناوی چ نە پرۆژەکی نەتەوەیی هەیە نە دەستکەوتەکە و ئەگە دەریش دەکرێت نابی بە زەبر و زەنگبی دەبی بە ڕێککەوتن بی لەگە ئەو خەڵکەی من بەر لەوەی دەربچم دەمەوە بڵێم ئەوە شەڕی پارتی و هەرچی نییە ناکرێ بە ناوی دەسەڵات بە ناوی خزمەتی کۆمپانیایە چکە کۆمەڵە ماڵی بارزانانی کۆمپانیەکانیان بڕیار دەدات کۆمپانیاکان کۆمەڵە کۆمپانیایە ئەوانە قازان زیان لە چبی وا دەکەن بۆیە ئەرچی هەموو دەنگەی ئازادی خوازە لە پشت ئەو داخوازی ڕەوایی هەرچەکان هاوکات دژ بە ئەنفالکردنی گوندی لاجان دەربەدەرکردنی قبول نەکرێ لە سەردەمی ساڵی 2025 خەڵکی کورد دووبارە ئەنفال بکرێ دەربەدەر بکرێ ئەوەی کرد بەڵێ کاک ڕەزاق بەڵێ 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 هێشتان لایف دامە قەپات دەکەم ئێستا بەڵێ من حەزم لێ بوو ئەو وشاد پێ بڵێم بەڵێ فەرموو ئەو گوندەی لازان کە ئێستا 600 شتێک ماڵ دەبیتن کە لێ ئەنفال دەکرێن کە پارتی هەرچیەکان لێ ئەنفال دەکەتن خۆ گوندی پارتی نییە هەدیەی محەی ڕەحمەتیە بابی جەوەرەغای کە هەدیە دایتە هەرچیەکان بەڵێ ملکی خۆمانە تاپۆی خۆمانە لەسەر ملکی خۆمان دەرمان بکەن یعنی بێخیرەتی تاکەی قبولکردن تاکەی تا چه حدێک دوایلۆ پار بەڵێ فەرموو بە هیچ شێوازێک جێگای قبولکردن نییە کاک خۆ پارتی لە چی بوو خۆ ئیماڵی مەلا مستەفای نییە کاکە پارتی حکومڕانە حزبەکە ئەرچی ئەوەیە دەبی بە عەدالەت بی لە بۆ هەموو خەڵکەچی نەکی کۆمپانیای لا نازە بەڵێ ئەوان نەک هەر لازان و قەزای خەبات ئەوان هەموو کوردستان بە ملکی خۆ دەزانن ئازانم ئەگەر بە ملکی ئێستا بۆیان دەشتە سەر ئەگەر بە ملکی خۆی نەزانن کەس هەبووە ئێستا من ئەگەر قانونەکە بیت پێم دەگرێت لە ماڵت دەرکەم ئەوانە یعنی گوندی خۆوانە تاپۆی خۆوانە ملکی خۆوانە زێدی باو با پیرانیانە بە زێدی باو با پیرانیانە وایە ئەوە لە ساڵی 73 و 74 ئەو گوندەوان دایتە عەشیرەتی هەرکی محەی ڕەحمەتی بە پارەی خۆی کڕیا نەک بە زولم لە خەڵک بستێنێتن بیدەتە عەشیرەتی هەرکی بە پارەی خۆ بە ملکی خۆ بە داهاتی خۆ ئەو گوندانەی کڕیا تەوزیعی کردیە لەسەر عەشیرەتی هەرکی شخصێک بلێتن گوندمان داگیر کردیە لە لای عەشیرەتی هەرکیەوە
تو لسر بوندی خومان و لسر ملکی خومان درمان بکی یعنی جگای قبول کردن نیه هر کسک بیتن ناتوانیتن اوی قبول بکردن پیشمان قبول نابیتن مردن حل دبجیرین بلام بیدنگی و بخیلاتی حل نابجیرین دستا ایما فیل نینا یعنی بیدنگ ببین یا بخیلات ببین ایما لواتای عشیرتی هرکی هیا همو کات بدنگ بوینه همو کاتیش بخیلات بوینه هیچ کاتک بخیلات نبوینه هیچ کاتکی چاومان لقدر نبوه بلام غدر لا هیچ کسی که قبول ناکەی دەستان خۆش بیت ئەرچی هەمووشمانە لە پشتان ڕابوەستین و ئەو ستەما لە بەرامبەر هەرچی نییە لە بەرامبەر هەموو خەڵکەوە ناکرێت پارتی و مەسعود بارزانی وەکو سەدام و ئەتاتورک خەڵک لە زێدی باو باپیری خۆی دەربکاتن ئەوە سوکاتیە بە هەموو کورد ئەوانەی خاوەن کەرامەت بن و شەرمە زۆر سپاس کاک ڕەزاق زۆر سپاس بە ئەو بەشداریەت لەگەڵمان سپاس ئاگامان لێک دکتۆر زۆر سپاس هاوڕیان دوایین شت ئەوە زۆر خەتەرە پێشنە گیری ئاوا وەکو سەدام چیمیاییش لە خەڵک دەدرێ ئەنفال ئەوە دەستی پێکرد وەکو داعش و سەدام وەکو ئەتاتورک ئەوانش هەروە بوو خۆ ئەتاتورک کە خەڵکی دەرکرد هەر هۆکارێک بوو سەدام کە خەڵکی دەرکرد هەر ئاوا بوو دەگوت یارمەتی مخەڕیب دەدرێ وایە بەهانەیەکە بووە کە تۆ گوندی خەڵکەکەت دەرکرد بە زۆرم لێ ئیتر ئەوە دەستەخانەی تاوان و ناپاچی و ئڕهابە ئەگە پێشی نەگیرێ دەیانی کە دەکرێن لە پێناوی چشە لە پێناوی قازانجی کوڕەکەی مەسعود بارزانی مەنسوور بارزانیە کۆمپانیاگەی لەوێن دەرا تەعینیان ناکەن یعنی خەڵک کە چیتە خۆپیشاندانی کردێت تەعینیان ناکەن ئێستا دەربەدەریشیان دەکەن چێ وەڵای زعازمان دەکەن جار بەجار دێن خۆپیشاندان دەکەن ئەوە پرۆژە قەومیەکەی مەسعود بارزانیە شەرمەزاریش لۆ هەموو میدیاکانی پارتی ڕوودا و ئاوا کوردستان 20 سال سەدام مینبەری بەناو سێبەر لە هەموو میدیانەی لە هەموو حزبانەی بێدەنگن لە بەرامبەر ئەو ستەمەی بەرامبەر گەلەکەیان دەکرێت هاوڕێیان هەرچی بەشەکەن لە کۆمەلگای کوردی و ئەو تاوانە هەرچی هەموومانە دیفاع بکەن خەڵکێک لە بۆ غەزەی هەڵدەستا دەیگوت زوڵمی لێ دەکرێت ئەوە ئێستا هاونیشتمانەکەی خود لە زێدی باو باپیری دەرەکرێت لۆ دەنگ هەڵنابڕن یەک گرتوو کۆمەڵ نەوەی نوێ هەڵوێست هەرچی حزبە هەرچی خەڵکە خۆی پێ ڕۆشنبیرە خۆی پێ هوشیارە هەرچیتی هەر لە ماڵ قسە مەکەن هاوسۆزیان بن بە پۆستێک بە نایەک بە ناڕەزایەتیەک هەرچی هەموومانە دیفاع لەو بکەین پێش بەو ئڕهابەی پارتی بگرن ئەگەنا خراپ دەبیت هەروە دێ لالەزار کرا ئەوە لا ناز کرا دێنن دوو شتی کەش دەکەن کاتە